ئەم کۆبوونەوەیە بۆ پرسیارنی و هێشتا زۆر زووە پرسیار ئاراستە بکرێ. پارێزگاری تازەی هەولێر دیدگا و کارنامەی کارکردنی بۆ ساڵانی ئایندا بۆ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای شارەکە خستە ڕوو. سنووری ئەم پارێزگایە بە ناڕەوە دەوڵەمەند ببێ ئێمە ملحقی قانونی لەگەڵ دەکەین. بە پێی وتەی پارێزگاری هەولێر ئەولەوێتی کارکردنی چاککردنەوەی ڕێگاوبانەکان و گەیاندنی خزمەتگوزاریە بەو شوێنانەی کە کەموکوڕی خزمەتگوزاریان هەیە. کارەکانمان خزمەتگوزاریەکانمان پەیوەستە بەو بودجەی کە دەستمان دەکەوێت لە حکوومەتتی هەرێمی کوردستان، چونکە ئێستا نە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان هەیە، نە هیچ بودجەیەکی تریش هەیە. بۆیە جارجار حکوومەتتی هەرێم بۆ هەندێک مەشروع تەمویل دەکات، ئێمەش ئەولەویەت دیاری دەکەین و بۆ ئێستا ئەولەویەتی ڕقم 1 لەلایەن حکوومەت لەلایەن ئێمە مەسەلەی ڕێگاکانی دەرەوە و ناوەیە، واتە شەقام و کۆڵانەکان لەگەڵ ڕێگا دەرەچیەکان. ئێستا هەموو ڕێگا دەرەچیەکانی سنووری پارێزگای هەولێر لە ژێر سییانەدان و ئینشاء الله تەتەوڕی باشیش دەبینن و گۆڕانکاری باشیش ڕوویان داوە. بەنسبەت کۆڵان و جادەکان هەندێکی دەستمان پێ کردووە و بەپێی ئەو ئیمکانیاتەی دەشمان بێ لە داهاتوو ئینشاء الله دەمانەوێت خەڵک لە خۆشگوزەرانی بژی، بۆیە هەموو جهودی خۆمانە خەینە گەڕ. دڵنیاشت دەکەینەوە پاڵپشتێکی زۆر بەهێزی هەموو کارەکان بین. ئەنجومەنی پارێزگای هەولێریش بڕیاری داوە چاودێریەکی وردی پرۆژەکانی پارێزگاری تازە بکات. سەرۆکی ئەنجومەنەکەش دەڵێت سێکتەر بە سێکتەر چاودێرێکی تەندروست دەبین. لیژنەکانمان مەوجودن سێکتەر بە سێکتەر، هەم لەگەڵ بەڕێزیان هەم لەگەڵ فەرمانگەکان بە پێی ئەو پلان و پرۆسەی کە هەیتمان چاودێرێکی تەندروست دەبین. هەرچەندە شاری هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە، دەبووە لە ڕووی خزمەتگوزاریەوە ببووە پێشەنجی شارەکانی هەرێم، تەنانەت پێشەنجی پارێزگاکانی وڵاتانی ئیقلیمیش، چونکە هەرێم زۆر دەوڵەمەندە بە نەوت و ڕۆژانە پارێکی زۆری بە فرۆشتنی نەوت دەست دەکەوێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاستی خزمەتگوزاری لە هەولێر وەکو پێویست نییە. پارێزگاری تازەش دەڵێت جێبەجێکردنی پرۆژەکان وەستاوەتە سەر ئیمکانیەت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.